بەپێی ئامارە نافەرمیەکان تەنها لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو نزیک 200 گەنجی دانیشتووی ناحیەی خەلیفان بەرەو هەندەران کۆچیان کردووە و ژمارەکەش ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرزبوونەوەدایە. هەر گەنجێکی ئەم شارە دەدوێنی و پرسیاری هۆکاری کۆچی بەلێشاوی گەنجانی لێ دەکەیت، هەمویان ناومێدی خۆیان لەم دەستەڵاتە دەردەبڕن و دەڵێن گەنجان پشتگوێ خراون، هەمووان لە بێکاری و هەژاریدا نیشتیمان جێدەهێڵن. نزیکەی 200 گەنج لە ماوەی 2-3 هەفتەی ڕابردوودا شارۆچکەی خەلیفانیان جێهێشتووە بەرەو هەندەران ڕۆیشتون. هۆکارەکان هۆکاری سیاسی و هۆکاری کۆمەڵایەتی و هۆکاری ئابووری کە سەرەکیترینیانە، بەڵام ئەگەر بین تەواوی هۆکارەکان لێک بدەینەوە لە کۆتاییدا هەر ئەوەمان دەستەکەوێت کە تەواوی ئەو هۆکارانە پەیوەستن بە هۆکارە سیاسیەکە، چونکە دەسەڵاتی هەرێمی کوردستان نەیتوانیوە لە ئاستی طموح و داخوازی گەنجەکانی ئێمەدا بێ. دوو برادەرم ڕۆیشتینە لەو ئەوانە، یەک لە هۆکارانی هەمووی بێئیشە، گەنج لێرە بێئیشە لە سەو زادەی یەک ئیشی نەبکە، وا بگرە ئەگەر هاتوو زوو سارە سەر نەکرێەوە بێئیشە کۆمەڵە گەنجەشی زیاتریش ئەڕوە. لە هەر وڵات و سیستەمێک لە جیهاندا گەنجان سەرمایی گرنگ و داینەمۆی داهێنان و پێشخستنن، بەڵام لەم نیشتیمانە پارچە پارچەکرا و وێرانبووی دەستی حیزب دەسەڵاتدارەکانی ئێمەدا ئەوەی هیچ بەهای بۆ دانانرێت گەنج و خەون و خولیاکانیەتی. خاوەنی دوکانێکی موبایل فرۆشتنیش دەڵێت گەنجان چۆن کۆس ناکەن، زۆربەیان گیرفانیان خاڵیە و پارەیان پێ نییە کارتێکی موبایل بکڕن. گەنج دێتە توانێت داوای کارتێکە، کارتی بە 6,000 کات داوای خەرێکە، ئەیدەیە هەر نابی نایدەیە شەرمەزارەبی، یعنی پارەی کارتی وینە زە ئیشیش نییە، لەسەر ئەوەی کە ئیشیش نییە و پارەی وینە مەزبورە ئەو ڕێ بگرێ بەس زا بە قەربی بە زەخت لە باب داچی بکات. هەر ئەو مشکلیان هەیە. خەلیفانش بە زۆری دانیشتی فراوانە، ئیشی کم لۆکرایە لە هەردوو حیزب ئیش لێنەکرایە، بەتایبەتی حکومەت زۆر ئیش لە خەلیفان نەکردیە لە بۆ گەنجی. خەونەکانی هەر هەموو گەنجەکان لەناو بردبووی گەنجان بەتایبەتی لە حی خەلیفان کە ژمارەی زۆر گەنج ڕوان کردوتە تاراوگە هەڵبژاردننی دەرەوەی وڵات، بۆیە هەڵیان بژاردووە چکە ئەوان ئەیانەوێت گیانێکی باشتر و چاکتر وەک لەو نیشتیمانەی ئێستا و هەوڵیان داوە غەریبی هەڵبژێرن و دوور لە کەسوکاریان و خێزانەکانیان و عەشیرەت و هەموو کەسە نزیکەکانیان لە پێناو بەدەستێنانی خەون و ئامانج و ئاواتەکانیان. ئێستا گەنجی لەو بازاری تەماشەکە 250 دەبەریدانە بە چ بێتە بازاری چ بکا گەنج؟ ئێستا گەنجێک ژنێ بینیتن 2-3 دەفتەری مەسروفە، دەبی خانی لۆ دابین بکەی، دەبی هەموو شتێکی لۆ بکەی، دەبی بیژینی. بابی شو توانانی لۆ منداری بکاتن. ناچارە 56 وەرەقی دەفتەرەکە لێ قەرزەکە لە باتەوەی لۆ ژنەی لۆ بینی و خانێکی لۆ بکڕ و سیار لۆ بکڕی، ئەرێ بڕۆ لە خۆ بڕۆ دەرەوە. ناحیەی خەلیفان ژمارەی دانیشتوانی نزیکەی 25,000 کەس دەبێت. کۆچکردنی ئەم ژمارە زۆرەی گەنجان لەم ناحیەیە زەنگێکی مەترسیدارە کە تەنیا دەسەڵاتدارانی مەملەکەتێکی وەکو هەرێمەکەی ئێمە بەبێ باچیەوە تەماشای هەڵاتنیان لەم نیشتیمانە دەکەن و باچیان بەو کارە ساتە نییە کە چەند ساڵە بەردەوامە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.